سەربازی ون چیرۆکی خۆبەخشی و سەرکەوتنی چەندین مامۆستا دەگێڕێتەوە. ئەوان لەگەڵ هاتنی شەپۆلی کۆرۆنا و ڕاگەیاندنی قەدەغی هاتوچۆ ڕوبەڕووی هەموو مەترسی و ناخۆشیەکانی کۆرۆنا و سەردەمی و ڤایرۆسە کوشندەیە بوونەوە. ئێمەی مامۆستایان ئامادەین هەموو قوربانیەک بین لە پێناوی پێگەیاندنی نەوەیەکی باشتر بۆ داهاتوو. مەسەلێکی یابانی هەیە لەسەر مامۆستا کە ئەڵێ ئەبێ حەوت پێ لە دووری مامۆستا بۆسی نەک پێ بنێ بە سێبەرەکە. بە ئامانجی بەردەوامی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە وڵاتەکەمان بڕیارماندا درێژە بە وانەکان بدەین لە ناو پۆلەوە بیگوازینەوە بۆ سەر شاشەکانی تەلەڤیزیۆن. لەگەڵ هاتنی شەپۆلی کۆرۆنا ئەو مامۆستا خۆبەخشانەی کە لێرە بەشدار بوون بەداخەوەیەکێک لەو مامۆستایانە کە مامۆستا ئایار بوو لە دەستمەند. مامۆستایان لە هەموو کاتێکا قوربانی خۆیانیان یاوە. پەروەردە و پێگەیاندن و فێرکردنی قوتابیان ئەرکی ئێمەیە. کۆرۆنا و مەترسیەکانی نامانوەستێنێت. بە پێناوی سەرخستنی هەرێمەکەمان حکوومەتەکەمان هیچ شتێک نامەنوەستێنێ. مامۆستایان هەمیشە وەک موان ڕووناکی ئەبەخشن و خۆیان ئەتوێنەوە. مامۆستایان ئەیانەوێ هەتاوی کورد زوو دەرکەوێت. ئەوانە سەرکردەی دواڕۆژی پرۆسەی پەروەردە و فێرکردنن، هەمویان وەک مۆموان هەمیشە دەسووتێن و ڕووناکی بە دەور و بەر دەبەخشن و خۆشیان وەک مۆم ئەتوێنەوە. سەربازی ون چیرۆکی خۆبەخشی و سەرکەوتنی چەندین مامۆستا دەگێڕێتەوە. سەرەتای ئەو چیرۆکەش بە هەنگاوەکانی کێک لەو مامۆستا خۆبەخشانە دەست پێ دەکەین. ناوم ڤیان نووری مستەفایە، مامۆسای زمان و ئەدەبی کوردیم لە 2001ەوە زانکۆی سلێمانی بەشی کۆلێژی زمانم تەواو کردووە. لە 2001ەوە کە تەعین بووم وانەی کوردی پۆلی نوێم ئەڵێمەوە و جار بەجارێکیش پۆلی دوانزەکانم هەروەرگرتووە. بە خۆشحاڵیەوە هەتاوەکو ئێستا ئەوەی پێ بزانم بە سەرکەوتوی توانیومە حەقی ئەو وانانە بم کە وتومەتەوە بە خوێندکارە خۆشەویستەکانم. کە تەعین بووم لە دەربەنی خان نزیکی 4-5 ساڵێک وانەم وتوەتەوە و هەر لەوێش ماوەیەکی زۆر درێژم بەکارەکەم داوە. دوایی بە حکمی ئەوەی کە هاتمە شاری سلێمانی لە قوتابخانەی شەهیدانی نۆی حوزەیران کە ئێستا بە شێوە ناسراوە مامۆستای کوردیم بۆ پۆلی نوێم. دوای ئەوەی کە ڤایرۆسی دەنگریسی کۆرۆنا هات و یەخەی هەموو جیهانی گرت، بێگومان وڵاتەکەی ئێمەشلی بە دەرنەبوو بە تایبەت شاری سلێمانی لەو کاتەیە کە زۆر بڵاو بوو و قەدەغەیەکی توند ڕاگەیەنرا کە کەس نەی ئەتوانی هاتو چۆبکە. ئیتر ئەوە بوو قوتابخانەکانیش وەکو هەموو بەشەکانی کە پەکیان کەوت. بەڵام من بیرم لەوە کردەوە کە خوێندکارەکانمە بێت تاوانێکیان هەبێ لەم بابەتەیە لەم نەخۆشیەیە بۆ دوور بن بۆ دوورکەونەوە لە بواری خوێندن و خوێندەواری. ئەوان لەگەڵ هاتنی شەپۆلی کۆرۆنا و ڕاگەیاندنی قەدەغی هاتوچۆ ڕوبەڕووی هەموو مەترسی و ناخۆشیەکانی کۆرۆنا و سەردەمی و ڤایرۆسە کوشندەیە بوونەوە. لەلایەن تەلەڤیزیۆنی پەروەردەیی سلێمانیەوە کە ئەو کاک دڵبەن مستەفا لێرەوە ڕێزم هەیە بۆی پەیوەندیم پێوە کراکە ئەتوانیت بەشدار بیت لەگەڵمانە بەوتنەوەی وانەکان بە تەسجیلکردنیان بۆ ئەوەی دوایی خوێندکارەکان بتوانن سوودیان لێ ببینن. ئەوە بوو منیش بە دڵنیاییەوە جوابم لێ گێڕانەوە وتم هەرچیەک بە من بکرێ لە خزمەتتانان. لێەوە دەستمان کرد بە درێژەدان بە تەسجیلکردنی وانەی کوردی پۆلی نۆ. سەرەتا بە وەرزی یەکەم دەستمان پێکرد کە توانیم سەرکەوتن بەدەست بێنم لە بوارەکەما و بینەرێکی زۆری هەبوو. تاوەکو ئێستش بە بەردەوامی هەفتانە شەممان و یەک شەممان کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە وانەی کوردی پۆلی نوێم داوەبەزێنرێ لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی سلێمانی.
لە کاتێکا من ڕۆشتمە دەرەوە یعنی هیچ کاتێک ئۆتۆمبیل نەیەتوانی بجوڵێت لەبەرەوەی غەرامەیەکی زۆرەکرا لەبەرەوەی کە هێزەکانی ئاسایش و وەزارەتی ناوخۆ سەرجادە و شەقامەکانیان گرتە بوو بەڵام من بە ئۆتۆمبیلی تایبەتی تەلەڤیزیۆنی پەروەردەیی کە ئاهاتن بە دوامە ئەیان بردم. من کە ڕۆشتم چەند مامۆسایەک بووین من و مامۆسایەد و مامۆسا کەمال و ئەوە چەندوانەیەکی کەم بووین کە دەرسمان کرد بە وتنەوەی دەرزەکان ئەوە بوو دیارە بەهۆی ئەوەی کە بینەرێکی زۆرمان هەبوو مامۆستای کەش هەبوو ئاواتەخواز بوو بێتە ناو بوارەکەەوە ئەوانیش خۆبەخشانە حەسکەن ئەوەی کە پێیانە بیگەێنن چونکە کاتێک بوو نە قوتابخانە هەبوو نە خوێندکار ئەیتوانی بچێ بۆ قوتابخانە تەنەها ڕێگەیەک بۆ خوێندکار کە سوودی هەبوو بێ ئەیانتوانی لە ڕێگەی تەلەڤیزیۆنە پەروەردەییەکانەوە چەند کەناڵێکی کەش هەبوو ئەوانیش عینەشت لە هەولێر لە دهۆک کە ئەیانتوانی وانەکان پەخشکەن بەڵام تەلەڤیزیۆنی پەروەردەیی سلێمانی توانی لە ڕێگەی وتنەوەی ئەم وانانەوە کە بە تایبەت بۆ پۆلی نۆ دانرا لە بەوەی کە نیشتیمانیە دوای پۆلی 12ەکانیش کۆمەڵێک مامۆساوانەیان تەسجیل کرد توانیان سوودێکی زۆر بە خوێندکارەکان بگێنن. لەگەڵ داخستنی دەرگای قوتابخانەکان ئەمانە قوتابخانەکانیان بۆ قوتابیان بردە نێو ماڵەکان بەهۆی کۆرۆنا هەموو لە ماڵەوە بوون ئەوانە هەموو هەوڵیان پرۆسەی خوێندن بوو کە قوتابیان لی دانەبڕێن. ئەو مامۆستا خۆبەخشانە لە خۆبردووانە هەستان بە تۆمارکردنی وانە جۆرا و جۆرەکان تا قوتابیان لە پرۆسەی خوێندن دانەبڕێن. من لێرە وانەی بیکاری پۆلی 12 وێژەیمەوتەوە زۆر بە خۆشحاڵیەوە هەرچەنە لەو کاتەدا ترسێکی تەندروستی هەبوو بەڵام من هەمیشە ئامادەبووم بە وتنەوەی وانەکە و خۆشحاڵیش بووم کە توانیمان چەند وانەیەک تۆمار بکەین لێرە و بە کارێکی ئینسانی وزانی و حەزیشم کرد خوێندکاران ئیسفادەی لێ بکەن شکر بۆخوا زۆر سوودیان لێبینی بوو. ئەو مرۆڤانە بێ بەرامبەرەوەکە نیشتیمانی ڕادەپەڕێنن بەشێکیش لەو پۆلە مامۆستایانە خۆیان پەیوەندیان بەو کەناڵە کرد لەبەر خاتری منداڵانی چاوگەشت تا بێ بەش نەبن لە خوێندن و فێربوون. ئەو کەناڵەش لە ساڵی 2002 لەلایەن حکوومەتی هەرێم دروست کرا. ئەو کەناڵە تایبەتە بە پەروەردە و فێرکردن لە ماوەی کەرەنتین و قەدەغی هاتوچۆ بوو بە تاکە سەرچاوی پەروەردە و فێرکردن.
لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەشا ئێمە بێگومان مامۆستا شۆکوچینێک بێبەش نەبووە لەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون بەداخەوە یەکێک لە هاوکارەکانی من کە هاو پیشەشم بوو بە یەکەوە لە یەک کاتا ئێمە ڕۆشتینوانەمان تەسجیلە کرد مامۆستا ئایار خوالی خۆش بێت تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو ماوەیەکی کەم پێوەی بوو ئەو بوو کۆچی دوایی کرد بە ڤایرۆسەکە و ئەوانی کەشمان تەنانەت خۆشم هەمومان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووین و بە مانگ بە 2 مانگ پێمانەوە بوو هەتاوەکو نەجاتمان بوو لێ ڕزگارمان بوو لەو ڤایرۆسە. من ئەوانانی کە تەسجیل مەکرد لە 8 بەیانی ئەڕۆشتم هەتا 12 نیوەڕۆ هەندێک جار ئەمتوانی هەتا سێوانە تەسجیل بکەم و بۆ ڕۆژی ئایندە یا لە هەفتەی داهاتووە کە ئەڕۆشتمەوە چەندوانەیەکی کەشم تەسجیل لەکرد هەتا ورزەکەم تەواو کرد. لە سەرەتایی دروستبوونی تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە من لێرە هاوکارم سوپاس بۆ خوای گەورە وانەکانی بیکاری پۆلینۆ لێرە تۆمارم کردووە بە خۆبەخشی و کاردانەوەیکی زۆری هەبووە ئێمە لێرە نەمان هێڵا کە سیستەمی پەروەردە بوەستێت توانیمان وانەکانی قوتابخانە بخێنە ناو ماڵەکانەوە پشت بە خوای گەورەشە بەردەوام بین لێرە. طبعا جیاوازی وتنەوەی وانەی تەسجیلکرا و زۆرە لەگەڵ ئەو وانانەی کە تۆ لە ژیانی ڕۆژانەتا لەناو قوتابخانەکانە ئێڵیتەوە ئەم وانانەی ئێمە تۆمارمانە کرد لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی ئەبێ زۆر بە وردی و زۆر بە دیقەت تۆ لە کاتی قسەکردن تاوریابی لە کاتی نووسین تاوریابی لە کاتی گەیاندنی بابەتەکە و بە خوێندکارەکان ئەوریابی چکە بەڕاستی تەماشاکەرێکی زۆرە هەیە و تایەتی زۆر لە تۆ باشتر زۆر لە تۆ زیرەکتر لەوانەیە غەڵەت لێ بدۆزێتەوە لەوانەیە ڕەخنە و لێ بگرێ لەوانەیە بە کۆمنت زۆر شت بۆ بنووسێ لەبەرەوە تۆ ئەبێ کاتێک دەسەیتە ئەو وتنەوەی وانەیە زۆر زۆر بە دڵێکی فراوانەوە زۆر زۆر بەوەی کە کۆمەڵێک زانست پێبێ کۆمەڵێک علم پێبێ بتوانی بیگەێنی بۆ خوێندکارانە یا تەنانە جاری وا بوو من لە وتنەوەی وانەکانمان کە تەماشاکەرەکان سیرمە کرد بەشی ئیشرافی تیا بوو بەشی مامۆستای قوتابخانەکانیەکەی تیا بوو شێریانە کرد بۆ خوێندکارەکانیان کە ئەمە بەڕاستی ئەرکێکی قورس بوو لە سەرشانی من کە ئەبوو بە پلان و بە خەتەوە بڕۆشتمایە بۆ ئەو وانانە ئەمە لەلایەکی کەش مەترسی ڤایرۆسەکەش با لەبێە بۆستە یعنی باوەڕ بکە لە هاتنەوەم لە کاتی وتنەوەی وانەکانە هەتا 2-3 ڕۆژێک یعنی من ئەگەر حاڵەتێکی نائاساییم هەبووە تایەک لەرزێک قڕگێشەیەک ئەترسام کە تووشی ڤایرۆسەکە بوو بێ. پێناسی مامۆستا بکەی ئەمە وتمانە وەکو مۆم وایە هەمیشە ئەسووتێ و ڕووناکی بۆ دەوروبەرەکەیەتی و خۆشی ئەتوێتەوە ئەمە هەر لە مێژە بۆمان باس کردووە مامۆستا و ئەتوانم بڵێم هەم پرۆسی پەروەردە مامۆستا ڕایگرتووە لە هەموو ماڵێکایە و ئەو ماوەیەشی کە فترەی کەرەنتینە بوو لە 26 دوای 2020ەوە کە بەهۆی وەزعی کۆرۆناوە بوو و خەڵک لە ماڵەوە بوو بە سوپاسێکی زۆرەوە مامۆستایانە زۆر لە خۆبردووانە کە تەکلیفمان لێکرد هەر هەمویان هەستان بە تۆمارکردنی وانەکان و ئەتوانم بڵێم لە زۆر وڵاتی پێشکەوتوتر باشتر پرۆگرامەکانمان بۆیان تۆمار کرد و هاوکاریمان کردن بە تایبەتی تەلەڤیزیۆنی پەروەردەیش نەک ئەمان کۆمەڵێکی تریش لە قوتابخانە ناحکومیەکان بۆ ئەوەی کە ئێمە خۆتانزان هەندێک قوتابخانەمان بە زمانی ئینگلیزیە هەندێکمان بە باوەڵین کوردیە هەندێکمان نێودەوڵەتیە و پیشەکانیشمان هەبوو کە تەکلیفمان لێکردن هیچیان دەستیان نیا بە ڕوومانەوە بە سوپاسەوە هەر هەمویان تۆماریان کرد
و هەوڵیاندا پرۆسی پەروەردە لە ناو ماڵەکان و لە قوتابیان و خوێندکاران دانەبڕێ کامە ئەرکێکی زۆر نیشتیمانی زۆر پیرۆز بوو ئەتوانم بەرامبەر بوو ماندووبوونیان ئێمە نەمانتوانیە بە پێویست بەواژبی خۆمان هەستین ئەوەی کراوە ڕێوسپاسێکی معنەویمان داونەتێ بەڵام ئەمانە مێژوویان بۆ خۆیان تۆمار کردووە و ئەو بابەتانی ئەوان هەتا ئەو پرۆگرامانەی ئێستا هەبێت لە پرۆسی پەروەردەیە بۆتە مێژوویەک و بە زیندوی ئەمێنێتەوە و هەمیشە قوتابیان و خوێندکاران گویان لێگرن و فێری زانست و خوێندەواریە بنیان. ئەگەر بمانەوە وەسفی ئەم مامۆستایانە بکەین لە ڕاستیا من ئەگەر بە وشە هەر شتێک بڵم ڕەنگە نەتوانم حەقی خۆی بەمە چونکە ئەوان خزمەتێکی زۆر گەورەیان کردووە ئەم مامۆستایانە وەک ئێوە شەزان کە بە خۆبە خشکاریان کردووە هاتوون لەم کەناڵەوە وانەکانیان ڕیکۆرد کردووە بۆ خوێندکاران ئەتوانم بڵم لە قۆناغی یەکی بنەڕەتی تا 12 ئامادەی وانەمان هەیە و مامۆستا هاتوون وانەیان تۆمار کردووە تەوان پیرۆزی کارەکەیان هەموو کەسەزانێت پرۆسەی فێرکردن خۆی چەندێک پیرۆزە جاوەرە تۆ لە سەردەمێکی وایە کە ئەتوانم بڵم چینێک زۆر پێویستیان بەوە بۆ چینی کەم دەرامەتەکان زۆر پێویستیان بەوە بوو کە مامۆستایان لە شاشەیەوە وانەکانیان بۆ پاخشکەن. لەم تەلەڤیزیۆنەیە قۆناغی 12مەوە تۆ بۆ ماوەی چەند مانگێک زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانی کە بەشداریم کرد لەم پرۆسەیە هەرچەندە کاتێکە زۆر ناوەخت بوو کاتێک بوو کە کەس نەیەتوانی بێتە دەرەوە لەو کاتانەیە شەپۆلی کۆرۆنا زۆر بەهێز بوو هەندێک کەس تەنانەت نەشیان نەتوانی بۆ پێویستیەکانی ڕۆژانەی خۆیان بچنە دەرەوە بەڵام ئێمە زۆر بەسەربەرزی زۆر بە شانازی و بەشداریمان کرد لە پرۆسەکە. هەر لە سەرەتای کەرەنتینەکە لەمانی دوو دەستمان کرد بە وتنەوەی وانەکانی پیشەیی و بە تایبەتی وانەی تایبەتمەند ئەوەی ئامادەی بازرگانیەکان لەگەڵ ژمێریاری کۆمپانیاکان بەڕاستی بەس تەنها مەترسی ئەومان هەبوو کە ئەم نەخۆشیە نەچدان جەستەمان بەڵام لەخوا بەزیابێ بەسەر کەوتووی ئەنجاماندا. خۆم هاتم دڵسۆزانە خۆبەخشانە لەو کە بارودۆخە ناهەموار و ناڕەحەتە توانیم بێمە ئێرە و ئەو دەرسانە پێشش بکەین ئەویش ئازایەتی نییە لەبەر خاتری مناڵە چاوگەشەکانی خۆمانە بەڕاستی چونکە مامۆستا هەموو خوێندکارەکان و قوتابیان وەک مناڵی خۆی ئەبێ سیر بکات. سەرەتا کە ناوی من وەک مامۆستای زمان و ئەدەبی کوردی پۆلینۆ لەلایەن یەکەی سەرپەرشتیاری سلێمانیەوە درابوو بە کاک دڵبەر مستەفا کە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی بوو کە ئەویش داوای لێکردم من ئەم وانانە بڵێمەوە ئاساییە کە ئەبێتۆ ڕێئیماڵەوە شوەربگری لەگەڵەوەیە کە سوپاس بۆخوا هاوژینیشم هەر هاوکارم بووە کە ئەویش وتی لەبەر ئەوەی کارێکی خۆبەخشانەیە ئەویش بۆ هەموو کارێکی خۆبەخشی هیچ تەری پێوە نییە مناڵەکانیشم کوڕکچەکەم سوپاس بۆخوا گەورن ئەوانیش خوێندکارن من چۆن بیر لەوانەکەمەوە ئەبێ بیر لە خوێندکار و قوتابی دایک و باوکانی کەش بکەمەوە.
تەلەڤیزیۆنی پەروەردەیی ڕاستە خۆی کاری خزمەتکردنی پرۆسی پەروەردە و فێرکردە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە ماوەی پێشووە گوزارا بەهۆی بارودۆخ و خراپی ڕۆژی تەندروستیەوە کارمەندان زۆر ئەرکی زیاتریان کەوتە سەر بە تایبەت کارمەندانی فەنی کە ئەرکێکی زۆریان لەسەر شان بوو بۆ تۆمارکردنی ئەم وانانە چکە لە وەک پێم وتی لە ڕۆژگارێکە کە زەحمەت بوو خەڵک بێتە دەرەوە ئێمە کارمەندە هونەرەکانمان بەم کارانەوە مەشغوڵ کردبوو تەنها کارمەندیش ناباس لە ڕۆڵی بەڕێوەری پێشوش بکەم چکە لە سەردەستی کاک دڵبەندا بەڕێوەری پێشومان کە ئێستا لە پۆستێکی ترایە ئەویش زۆری خزمەت بە پرۆسەی فێرکردن و ئەم وانانە کردووە. لە ماوەی ڕابردوودا لە ساڵی ڕابردوودا ئەوە بوو کە بەهۆی کۆرۆناوە دەرگای قوتابخانەکان داخران بەڵام کۆمەڵێک مامۆسای خۆبەخش کۆمەڵێک مامۆسای دڵسۆس لەگەڵەوەی کە ئاگادارمان کردن تەنها بە یەکجار ئامادەی خۆیان دەربڕی بۆ پرۆسێ و نەک تەنها ئامادەی بەڵکو بە پەرۆشیشەوە ئامادەبوون خۆیان پەیوەندیان پێوە کردین کەی بین وانە تۆمارکەین کەیەن بە شوێنمانە بۆی کە وانەکە تۆمارکەن وا یەکێک لەو مامۆسایانی کە بە بەردەوامی هەتا هەفتەیەکیش پێش توشبوونی بۆ نەخۆشی بە کۆرۆنا وانەی ئەوتەوە بەبێەوەی کە سڵکات و بێەوەی هیچ ترسێکی هەبێ مامۆسا ئایار بوو بەداخەوە چاوەکانی لێکنا بۆ دوجار ماڵاوی لێکردین بوو بە یەکێک لەو مامۆسایانی کە دڵسۆزانەکاری کرد هەتا ئەو ڕۆژی کە وەفاتی کرد. ئەمەی ئەوان کردویانە ئەم خۆبەخشیە ئەتوانم بڵێم نەمریە و شانازیە و تەژجی خەڵکانی کەژەکات کە ئەم با بڵێم بم شێوەیە وەکو سەربازێکی ون وەکو خۆبەخشێک کە هاوکاری حکوومەت هێرێمیان کردووە و پرۆسی پەروەردەیان کردووە. من قەنەعەتم وایە لەوانەیە ئەمەیەکێ بێ لەو پرۆسانەی کە ئێستا بەهۆی بارودۆخی کۆڤید-19 هەیە بەڵام لە زۆر حاڵەتی تریشە مەسلەی نەبوونی بێموچەی تاخیربوونی بێموچەی فترەیەکی دوای ڕاپەڕین بۆ خزمەتی نەتەوەکەمان ئەگەر دیقەت بن مامۆسایان دەرگا و سەلاجە و پێداویستی ماڵیان فرۆشت بۆ ئەوەی مناڵانمان نەخوێنەوار دەرنەچن و ئێستا زۆربەی لەو پلەپۆستانین ئەو مامۆسایانە پێگەیانین کە بە خۆبەخشانە هاتوون چۆکیان دانەداوە بۆ ئەوەی دوژمن تێک پشکێنن بۆی نەتەوەکەمان سەرکەوێ خۆبەخشانە هاتوون تەسیحیان بە ژیان و ماڵ و مناڵی خۆیان ناوە هاتوون ئێمەیان پەروەردە کردووە. ئێمە خۆشبەختانە لەگەڵ چەند مامۆسایەکە بە خۆبەخشانە توانیمان لە ڕێی تەلەڤیزیۆنی پەروەردەوە وانەکان هەمووی تۆمار بکەین و لە ڕێی ئەو تەلەڤیزیۆنەوە بکات بە گەینە ماڵی قوتابیەکانمان و سوودێکی باشی لێبێنن و زۆر لە قوتابیەکان توانیان لە ڕێگەی ئەو بەرنامانەوە سعی خۆیان بکەن و تابعی بکەن و پەیوەندیان بێمەوە کرد ئەگەر پرسیارشتێکیان هەبوایە ئێمەش خۆشبەختانە وەڵامان هەیەیانەوە. پیرەمێردی شاعر دەڵێ ئەبێ بەخشندە ملکەچکا لە ئاستی موچەخۆری خۆی سوراحی سەرفرو دێنێ لە بۆ پیاڵە کە تێکات بۆی بۆی مامۆستایان خۆبەخشانە لەژێر چەتری ئەو کۆپلە هۆراوەیە بەردەوامیان بەکارە پیرۆزەکەیاندا چامڕۆژ وانەکان بە خۆڕایی تۆمار دەکەن. تاوانەوەی کە ساڵی پار ئەو وانانە ماوەتەوە وانەکان خۆبەخشان نەبوو بەبێ هیچ بەرامبەرێک و چاوەڕانی هیچ شتێکمان نەکرد بەڵام ئەوەی کە ئێمە کە شانازی پێوەکەین وەزارەتی پەروەردە دەستخۆشی لێکردیندا ئەو مامۆسایانێک کە وانەکانیان وتەوە بەبێ بەرامبەر. ئێمە ئەمانە ئەتوانین بڵێن ئیتر ئەوە وەچی شارەکەمانن و وەکوتم سەرکردەی دواڕۆژی پرۆسی پەروەردەن و ئەمانە چوونەتە زۆربەی ماڵەکانی هەرێمی کوردستانەوە جگە لە ماڵەکانی هەرێمی کوردستانی شەو بۆ ئەو کوردانی کە لە هەندەرانیشن کەواتە ئەمانە هەمیشە نامرن بە زیندویە مێننەوانێ و ئێمە چی بە ئێمە بکرێت لە خزمەتیانە.
مامۆستایان دەستان خۆش بێت ئەمە دیاری کەناڵ کوردستان 24 پێشکەش بە هەموو مامۆسایانی خۆبەخشیەکەم کە لەو ماوەی کەرنتینە بووە خۆبەخشانە دڵسۆزانە هەم ئەرکێکی نیشتیمانی ئاینی نەتەوایەتیتان جێبەجێ کردووە و نەتان هێشتووە پرۆسەی پەروەردە ویان ئەو مۆمەی کە ئێوە خۆتان مۆمن بکوژێتەوە بۆ خزمەتی مناڵان قوتابیان و خوێندکارانی گەلەکەمان ئەمەن پێشکەش بە نوێنەرەکانتان یەکەم و ئەمە پێشکەشە بە هەموو ئەو مامۆستایانەی کە بەبێ بەرامبەر لەو ماوەیە خزمەتی پرۆسەی پەروەردەیان کرد هەمیشە بە زیندوی ئێمێنەوە و ئێمە لە خزمەتتانن.